لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی پزیشکی هەولێر و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بەری یەک کەوتن. زانکۆی پۆلیتەکنیک بە ئومێدی ئەوەی تۆڵەی ساڵی پار بکەنەوە هەروەها قۆناغێک بچنە پێش سەرەتای هەڵبژاردننی کەتەگۆریەکانیان بۆ خۆیان فراند. اتصالا بوریداد گل همان کلیش انکد گل همان زانکو عمل یا دو ماهی انکد برنامه دو ماهی دا ام بوینه دوی اف سالم وی هاتینه که سرکفتین تو مارکین و برف قۆناغا دیو دا بچین. پۆلیتەکنیکی دهۆک ئێوە مافی ئەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. با هەڵبژاردننی کەتەگۆریە زانستیەکان دەستیان پێکرد تاکو چانسی بەدەستهێنانی خاڵ لە زانکۆی هەولێری پزیشکی کەم بکەنەوە. بەڵام زانکۆی هەولێری پزیشکی وەرایاندا نەبەزاند و بە دوای زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک کەوتن. سەرەتای پرۆگرامەکە بە کەیف و ڕەنگی سەوز و وەڵامی ڕاست دەستی پێکرد تاکو و پرسیارە زانستیەکان بە کۆتا هاتن. ئیدی لێرە بەدواوە هەردوو زانکۆ چۆکیان دادا و نەیانتوانی خاڵی زیاتر بەدەست بێنن. بۆیە قۆناغی یەکەم بە 30 خاڵ بۆ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک و 40 خاڵ بۆ زانکۆی هەولێری پزیشکی کۆتایی هات. بەڵام لە قۆناغی ڕوبەڕووبنەوەی تاکە کەسی زانکۆی پزیشکی هەولێر قۆڵیان لێ هەڵماڵی و لە سەر ستەیجی بەرنامە نیشانیاندا کە زانکۆی پزیشکی هەولێر ڕکابەرێکی ئاسان نییە. زۆر ڕاستە عەبدولکەریم توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت. لە چرکەکانی کۆتایی توانیان بڕی 6 خاڵ زیادکەن بۆ خاڵەکانیان و بە کۆی 100 خاڵ ئاڵای سپی بە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بەرز بکەنەوە و خۆیان بگەنە قۆناغی داهاتوو. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی دووەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان زۆر خۆشحاڵم جارێکتر بە دیداری ئازیز شاد دەبم لە سیزنی نوێی ئەستێرەکانی زانکۆ. وەک هەموو جارێ دوو زانکۆ پێشبڕکێ دەکەن ململانێ دەکەن بۆ ئەوەی کە سەرکەون نزیکتر بنەوە لە خەڵاتە گەورەکە. ئەمڕۆ دوو زانکۆ بەشدارە. حەزەکەم بە ئێوەی بناسێنم زانکۆکان ئەوانیش زانکۆی یەکەم زانکۆی کوردستان هەولێر. نام رابر عارف عبدوڵڵایە تەمەنم 20 ساڵە لە بەشیان لە زارینەوە دەخوێنم لە زانکۆی کوردستان. هیوادارم لە داهاتوو بمە کارگەرێکی گەورە لە کۆمپانیای نەوت. من ناوم محەممەد تارق سابرە قوتابی کۆلێزی پزیسکی زانکۆی کوردستانم تەمەنم 18 ساڵە. هیوادارم لە داهاتوودا بم بە پسپۆری نەخۆشیەکانی دەمار و مێشک. ناوم هاوڕێ دیدار بەرزنجیات تەمەنم 18 ساڵە لە قۆناغی یەکەمی ئەندازیاری شارستانیمە و هیوادارم لە داهاتوودا بم ئەندازیارێکی سەرکەوتوو لەبارەکەم. من ناوم محەممەد ئەبوبەکرە 18 ساڵم قوتابی قۆناغی یەکەمی کۆلێژی پزیشکیم لە زانکۆی کوردستان هەولێر. هیوادارم لە داهاتوودا بم بە پسپۆر لە وای نەخۆشیەکانی دڵ و هەناو و جێپەنجەی خۆم بەجێبهێنم. بە باشی خۆمان ئامادە کردووە بۆ ئەم بەرنامە تا سەرکەوێت. بەڕاستی متمانەمان بە خۆمانەیە بەڵام هاتوینە بۆ کە خۆشی لە بەرنامەکە بین و زانیاری زیاد لێ وەرگین. زانیارێکی باشمان کۆ کردێتەوە و هاتوین خۆمان تاقیکەین. ئێمە و زانکۆی کوردستان هەوڵمان داوە زانیاری پێشکە بکەینەوە بۆ ئەم پرۆگرامە بە هیوای ئەوەی سەرکەوتوو بین و متمانەیەکی زۆرمان بە خۆمان هەیە ئینشاڵڵە ژەبین بە براوەکە ئەگەر هیچ وانە بوو گرنگ بەشداریکردنەکەی. هاتوین بەختی خۆمان تاقی دەکەینەوە و عیلمی خۆمان دەردەخەین بزانین لە چه هەستێکراین. بەڵام ئەگەریش نەمانیش بردەوە شەرتەوەی کە بەشداری بان کرد و شەرتەوەی کە بتوانین ئیستفادە لەو زانیاریان وەرگین بە تەجروبەیەکیش بێ بۆ قوتابیەکان و بۆ زانکۆش. زانکۆی دووەم زانکۆی گەشەپێدانی مرۆیی. من ناوم ئەیمەن مەجید مستەفا تەمەنم 22 ساڵە خوێندکارم لە قۆناغی یەک لە بەشی زانستی تاقیی پزیشکی لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە هیوام لە داهاتوودا ببووم بەشی کارێکی سەرکەوتوو. من فانیا کاروانم تەمەنم 20 ساڵە خوێندکارم لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە بەشی زانستی تاقیگەی پزیشکی. هیوادارم لە داهاتووە تاقیگەیەکی تایبەت بە خۆمم هەبێت. من محمد طالب
خوێندکار لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەشی زانستی تاقیگەی پزیشکی تەمەنم 22 ساڵە هیوادارم لە داهاتوودا دکتۆرا لە بوارەکەی خۆمدا بەدەستبێنم. من ناوم باوەن دڵشادە تەمەنم 24 ساڵە خوێندکارم لە کۆلێژی زانست و تەکنۆلۆژیا لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە هیوام لە داهاتوە بم بە خاوەن یەکێک لە کۆمپانیا تەکنۆلۆژیەکان. ئێمە زۆر دەمەکە لە هەوڵی ئەوەیان کە بین بۆ ئەم بەرنمەیە و هەموو هەوڵێکی خۆمان ناوە تاوکو قۆناغی کۆتایی بڕۆین و زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە و هیوادارم تا قۆناغی کۆتاییش بڕۆین و ئەنجامێکی باش بەدەستێت. بڕای تاڵمان بە خۆمان هەیە و ئاماژمان گەورەیە ئینشاڵڵا تا کۆتایی بەردەوام بین و سەریشەکەین. هەموو کاتێ ینی ڕووداوەکان شایانی گۆڕانکاریە لەوە چێمە هاتبین بۆ سەرکەوتن بەنەوەیتە بشکێ بەڵام ئەکیدم شەڵا ئەمە بڕای تاواپیمان بە خۆمانە و سەرکەوتووە بە شێوی گروپ کارمان کردووە بۆ ئەوەی ئەنجامێکی باش بەدەستبێنین و بڕوای تەواومان بە خۆمان هەیە. ئێوە ئاگادار نێمە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە ڕووی زانستیەوە یەکەم زانکۆیە لەسەر ئاستی هەرێم بۆیە هیواداری خوێندکارەکانیشمان ئەم ساڵ یەکەم بن و بتوانن قۆناغەکان هەمی ببرن و لەم بەرنامەیە یەکەمی بەدەستبێنن. هەردوولاتان بەخێر بێن وەک دەزان ئێوەش دەزانن ئەو زانکۆی کە زۆرترین خاڵ بەدەست بێنێت دەچێتە قۆناغی داهاتوو ئەوەی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە بەجێمان دێڵێ لەبەرەوە هەوڵمان زۆرترین خاڵ بەدەست بێنن. ئێوە دەزانن کە بەرنامەکە بە پرسیارێکی خێرا دەست پێکە ئەو زانکۆی کە هەستەکە وەڵامەکە ئەزانێ دەستی نزیکاتەوە لە بۆتۆنەکە دەست بنێ بۆ بۆتۆنەکە ئێمە لێرە ئەزانین کێ زووتر دەستی ناوە بۆ بۆتۆن ئەگەر وەڵامەکەی ڕاست بێ مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ ئەگەر وەڵامەکەی هەڵە بێ ئەوە ئۆتۆماتیشی دەچێتە تیمی بەرامبەر. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێ چیرۆکی مەموزین لە نووسینی کێیە؟ زانکۆی کوردستان؟ ئەحمەدی خانی. ئەحمەدی خانی. زۆر ڕاستە ئێستا ئێوە مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. تەکنۆلۆژی. تەکنۆلۆژی. لە تەکنۆلۆژیا ئەی هەیە و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ ئەی. داهێنەری ئامێری کسێرۆگرافی چاپی وشک کام لەم کەسایەتیانەیە؟ ئەی ساموێل مۆرس، بی ئەلیساندرۆ ڤۆلتا، سی چارلز بابج، دی چێستەر کارلسۆن. سی چرکەتانەیە. دە شرکەتان ماوە زوو ئاگاتان لە کات بێ. ئەی ساموێل مۆرس. ئەی ساموێل مۆرسی. زانیاریتان هەبوو؟ ناوە. بۆچی ساموێلتان هەڵبژارد؟ چارلز بابج هەسمان نەکرەوە چکە ئەو یەکێک لە داهێنەرەکانی کۆمپیوتەر بوو. ئەلیساندرۆ ڤۆڵتاش ناوەکەمان جێلێنەوە. زانیاریمان نەبوو لە سەری بەڕاستی بەس. باشە بزانین ئەی ساموێل مۆرس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. وەڵامی ڕاست چێستەر کارلسن. نەتانتوانێ و دەخاڵە بەدەستبێنن دەچینە لای زانکۆی گەشەپێدانی مرۆیی. ئێوە چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ بیرکاری. بیرکاری؟ بەڵێ. بی. بەڵێ. ئەگەر نرخی یەک دەرزەن پێنووس 60 سنت بێت نرخی چەند پێنووس دەکاتە $1؟ ئەی 18 پێنووس، بی 22 پێنووس، سی 20 پێنووس، دی 24 پێنووس.
سی چرکەتانەیە و سەر و پێنووسێکتان پێەیە. $1 24 24 وەڵامی کۆتایی دی 24 دی 24 بەڵێ چۆن حسابتان کرد؟ ئێمە یەک دەرزەن 6 سنتە 1 دەرزەن چەند دانەیە؟ 12 دانەیە 12 12 دانە 6 سنتە ئەوڵێ نرخی چەند پێنووسەکاتە $1 وتمان سات تەوا وەڵامەکەمان تەواوی تر وەڵامەکەتان تەواوی تر نازان چۆن. سات زەربی 12 1200 دابەشی 6 دیکە 24 باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە هەڵێ. بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو ئەیمەن دڵنیا وەڵامە ڕاستەکە بیستە وانە؟ وەڵامە ڕاستەکە بیستە بەس بۆ لە دەستپێکا تۆزێت دڵنیا بوون کە 24 چۆن حسابتان کرد ئەیمەن؟ دابشکردنەکەمان غەڵات بوو دابشکردنەکە غەڵەت بەڵێ کاتەکەی تۆزێ کەم بوو؟ ئەرۆڵا کاتەکەی کەم خۆی بێ زیرەشەکە لەوایە کە لەو کاتەکەما توان وەڵامی ڕاست بنەوە وانە باوان؟ بەڵێ وایە بۆ ئەم جارە نەتانتوانی و دەخاڵە بەدەست بێنن زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریشی کە هەڵەبژێرن بیرکاری لە بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی تەمەنی کەسێک لە ساڵی 2011دا 27 ساڵ بێت تەمەنی ئەو کەسە لە ساڵی 2023 چەند بووە؟ ئەی 19 ساڵ بی 17 ساڵ سی 18 ساڵ دی 20 ساڵ سی چرکەتانەیە کاتان خەریکە نامێنێ ئەی 19 محەممەد چۆن 19 ساڵ وەڵامە ڕاستەکەی لای تۆ وڵی شارەکە ئاسانە 2011 27 ساڵ ببی 2023 هەر ساڵ لەوی کەمترە 27 دابشکەم کەمی هەشەکەی بەڵێ 19 دەکە 19 باشە بزانین ئەی 19 ساڵ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە وردیەوە کاتەگۆریەک هەڵبژێرن و پەلەش مەکەن لە وەڵامەکەیە چی هەڵبژێرن؟ تەکنەلۆژیا هەڵبژێری تەکنەلۆژیا تەنها بی ماوە کەواتە بی کێ بە باوکی تەکنەلۆژیای زانیاری IT دادەنرێت؟ A. Ray Tomlinson B. Cloud Shannon C. Sundar Pichai D. Sergey Brin C. شركتانية کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم من دی سەرجی برین دی سێرگەی برین باشە باوکی تەکنەلۆژیای زانیاری IT بزانین سێرگەی برین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ
بەداخۆ وەڵامەکەتان هەڵەبوو نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن وەڵامە ڕاستەکە کلااود شانن نەتانتوانی و دەخاڵە بەدەست بێن دەچینەوە لای زانکۆی کوردستان هەولێر و کاتەگۆریەکی نوێ زانست زانست ئەی ئەی ئەو ماددە کیمیایە چییە کە هەستی سووتانەوە دروست دەکات لە کاتی خواردنی بیبەر ئەی ئەسپارتیک ئەسید بی کاپسایسین سی هایستەنداین دی پیپراین سی چرکەتانەیە کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ بی کاپسیسین بی کاپسایسینگ بۆچی کاپسایسینگتان هەڵبژارد وڵی بیدایەتی ئەو ساڵ ئارتیکڵەکەم خوێندەوە لەسەر بیبەری جا ئەو ناوە غەریب نییە لەکنم سیش ئەمینۆ ئەسیدا باوە ناکەم ڕەبت پێگە هەبی ئەو ئەسیدە چییە؟ ئەسپارتیک ئەسید دەزانم تشە نازەم لە چاهەیە بزە بدەڵە بەس هەروە گوتم ئەو ناوە غەریب نین لەو ئارتیکڵا هاتبوو ئەو ناوە بەڵێ غەریب نیە ماوە وڵی تقریبا باشە پێپرین لە پێیپەر ناچێت وڵی ئەگوتمە نابێ ئاسان نابێ و ئاسان بێ ئەوە باشە بزانین وەڵامی ڕاست چییە؟ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی گەشەپێدانی مرۆیی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن لەوانەی کە ماون؟ تەندروستی تەندروستی ئەی یاخود بی ئەی کەمی ڤیتامین B12 لە خوێندا نابێتە هۆی دەرکەوتنی کام لەم نیشانانەی خوارەوە لە لەشدا ئەی سەرسوڕان و لە بیرچوونەوە بی کەمبوونی کێش سی ڕەنگ زەردبوون دی ئێشان و ئاوسانی جومگەکان سی چرکەتانەیە پرسیارەکە باش بخوێننەوە ڤیتامین B12 بۆ کەم خوێنی بێت ڤیتامین B12 کەواتە ئەم دوانە نییە هیچی خوێنی کەم بێ سەری ئەسوڕێز ڕەنگی سەر دەبێت دەچشانی چون سانی جومگەکان لەگەڵ دی ئێشان و ئاوسانی جومگەکان بۆچی کەمی ڤیتامین B12 نابێتە هۆی ئێشان و ئاوسانی جومگەکان؟ ڤیتامین دی پەیوەندی بە کەم خوێنیەوە هەیە ئەگەر یەکێکەمی خوێنی هەبێ سەری سۆڕێ ڕەنگی زەر دەبێت بەڵام زۆر پێما بە پەیوەندی بە جومگەکانەوە نییە. باشە یعنی ئەو نیشانانەی تر مەسەنە سەسوڕان و لە بیرچوونەوە و ڕەنگ زەربوون کەمبوونی کێش ئەمانە گەر ڤیتامین B12 نەبێ ئەم شتانە تووشە بێ بەڵێ کەواتە زۆر گرنگە B12 وانە؟ بەڵێ زۆر تەنها لای ئێوە ئێشان و ئاوسانی جومگەکان ئەگەر B12 کەم بێ ئەوە حەقی نییە بەسەر ئەو شتانەوە جومگە مۆزوعێکی ترە تووشی حساسێتە B12 باشە بزانین دی ئێشان و ئافسانی جوگەکان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە.
زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاستە بووم لە خاوەنی دەخاڵ. کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەندروستی. تەندروستی. تەنها بی ماوەکەواتە بی. کەمی کام لەم ڤیتامینانە یەکێکە لە هۆکارە سەرێکەکانی کوێربوون. ئەی ڤیتامین B12 B ڤیتامین D C ڤیتامین A D ڤیتامین K سی چرکەتانەیە. سی ڤیتامین A. C ڤیتامین A. دڵنیان لە وەڵامەکەتان؟ ڤیتامین K لە بمینی خوێنە. ڤیتامین دیش زیاتر جمگە و ئێسکەکانە. B12ش ئەوەی کە تازە پەیوەندێکی وای پێوە نەبوو. بەس ماڵوماتم هەبوو ڤیتامین A دەبێتە هۆی کوێریشە و نایت بلاینەس. جا کوێربوونیش لێ نزیکە. ئەیە گەرەوانەی کە چاویان کزە ڤیتامین ئەی بخۆن باشە ینی بۆی هەیە. ئەڵێن لە گێزەرا زۆر هەیە. بەڵێ وانە؟ بەڵ شتێکیشم بیست و وەختی خۆی ئەڵێن کە گۆزەر زۆر بخۆی بۆ چاو باشە. تۆ بڵێ ڕەبتیە بێ بەم ڤیتامینەوە حەقیە بێ بەسەریەوە. وەڵایی وەبزانم ڤیتامین A لە جێزەریدا گۆزەر خۆشە؟ ئەیبینی بە شەربەت خۆشە بە شەربەت. باشە بزانین ڤیتامین A وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە. زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی گەشەپێدانی مرۆیی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ زانست. زانست. تەنها بی ماوە کەواتە بی. کام لەمانەی خوارەوە مادەیەکی سەرەکیە لە ناو زۆربەی ترشەکاندا؟ A. کاربۆن B. هایدرۆکساید C. نایترۆجین D. هایدرۆجین سی چرکەتانەیە. وەڵامی ڕاست دی هایدرۆجین. دی هایدرۆجین. هایدرۆجین. ئەی کاربۆن نایترۆجین هایدرۆکساید. هایدرۆکساید تفتە بەڵێ ئەوەی بۆ منە HCl زۆربەی ترشەکان کە ئەتوێنەوە پرۆتۆن H لەگەڵ سالبێت دروستەکەن. تفتەکان بۆ منە NaOH پرۆتۆنەکەیان توخمێگە لەگەڵ OH سالبە. ترشەکان کە ئەتوێنەوە هایدرۆجین و HCl. تەنانەت ترشەکان لەگەڵ ئەوە کالێکان هایدرۆنیۆم پێگەیان H3O بۆیە هایدرۆجینە 100%. باشە بزانین دی هایدرۆجین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە. زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ. دێنەوە لای ئێوە بزانین لەو کەتەگۆریانەی کە ماون چی هەڵبژێرن؟ وەرزش. وەرزش. بزانین ئێوە لەگەڵ وەرزشا چۆنن؟ ئەی ناوی یاریگای تۆپی پێی یانەی AC میلان چییە؟ A. ویمبلی B. ئۆلمپیاستە دیۆ
سی سانسیرۆ دی ئاڤیڤا سی چرکەتانەیە سی سانسیرۆ سی سانسیرۆ لە دووسێ چرکەی تێپەڕی بوو وەڵامتان نایەوە چۆن وە تۆ مشەجعی ئەو ناوەڵە بەس دیارە ئاسانە برادران تۆپانێ یاریگەیەکی بەناو بانگە بە ئیشی خۆمانە بڵێ برادران زانێران زۆر بوو باشی ئەو مشەجعی چۆن باشلۆنە قسەی ناکە. بەدا ها چیە شەرمەگەر بڵێن باشە سی سانسیرۆ بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان دیستان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی گەشەپێدانی مرۆیی لەو کەتەگۆریانی کە ماون چی هەڵەبژێرن وەرزش وەرزش بەڵێ لە وەرزش تەنها بیماوە کەواتە بی ئاڵای ئۆلمپیاد پێکاتووە لە 5 بازنە هەر یەک لەو بازنانە چ مانایەک دەبەخشێت ئەی کیشوەر بی وڵات سی شار دی یاریزان سی چرکەتانەیە وەڵامی ڕاست ئەی کیشوەر پێگاتۆ لە ئەی کیشوەر بەڵێ کیشوەرەکان بەیەکەوە بەستینەوە ئێمە لە یاریەکە ینی کە پێوترێ ئۆلمپیات یعنی 5 کیشوەر پێکەوە ئەبەستی بەستێتە بەڵێ باشە خۆی لە گۆی زەوی چەند کیشوەر هەیە حوت کاتە ئەو دوانەی کە چیەکەن لە ماڵ کە زۆر دەوریان یاریزانی باشیان نییە ها نەهرە و کاتە ئەو کاتە 5 کیشوەر بوون ئەو کاتە 5 کیشوەریان ئەمریکا خۆی دوو کشوەریکەش هەیە ئەوەیە بەستەڵێکی باکوور و باشوور ئەو کەسی لێنێ بەس ورچ مەگەر ورچ بێ یاریگا پینگوین بەطریقا باشە بزانین ئەی کیشوەر وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ کوردستان هەولێر چیە لە بژێرن جوگرافیا بابی بێوزار بابی بێمجارە ناوی ئەم بورجە چییە و دەکەوێتە چ وڵاتێکەوە ئەی CN لە کەنەدا B سکای نیوزلاندا C میلاد ئێران D BT تاوەر لە بەریتانیا سی چرکەتانێ زوو وەڵامێکم بنێ سی میلاد ئێران سی میلاد ئێران کەستانە ئەو بورجەتان بینیوە ئەو تاوەڕتان بینیوە لە وێنەیەک شتێک فیلمێ نەمانی تۆڵە باشە محەممەد ئێستا دوو محەممەدمانەیە نازام کام محەممەدی عینەک بەچاو زانین تۆ لە بورجەکانە چی بینیوە ئەوانەی کە زۆر بم بیەوە ناو بانگ بن شێوی وێنەکەی بە لای ئێران دەچوو لە ئێرانە چوو کوالیتی نەبوو یا چی بووە بەڵێ بەس ئەو بورجانەی تر دیارن مەسەلەوەی ئەیڤڵ و ئەوانەی ها بەڵێ ئەوان ڕاستەکەی زانیاریمان لەسەر نەبوو لەبەرەوە باشە بزانین بورجی میلاد لە ئێران وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ
وەڵامەکەتان زۆر ڕاستە و دەخاڵیترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. گەشەپێدانی مرۆیی لەو کەتەگۆریانەی کە ماون مێژوو هونەر ئەدەبیات جوگرافیا کامیان هەڵبژێن؟ جوگرافیا. جوگرافیا بەڵێ. تەنها ئەی ماوە ئەوی ژوێنەیە جوان سێری وێنەکەکەن پرسیارەکەین. ئەم دوو ئاڵایە هاوشێوەی ئاڵای چ وڵاتێکن؟ ئەی کۆماری چین و ڤێتنام، بی ڤێتنام و ژاپۆن، سی کۆماری چین و ژاپۆن، دی ژاپۆن و کۆریای باکوور. سی چرکەتانەیە؟ وەڵامی ڕاست ئەی کۆماری چین و ڤێتنام. ئەی کۆماری چین و ڤێتنام. بەڵێ. کاتیشتان زۆر زۆر مابوو. ئاسانە پرسیار. ئاسان بوو؟ بەڵێ. باشە وێنەکە لە خیاڵتانە بوو؟ بەڵێ بەڵێ. ئاڵای ژاپۆن چۆنە؟ سپیە. سپیە. سپیە و بازنێکی مامووی سوور. بەڵێ بەڵێ مامووی سوورە و سوور و ئەستێرە. ڤێتنام. ئەی ژاپۆن باشە ڤێتنام چۆنە ئاڵای ڤێتنام؟ ئەو ڤێتنام ئەوەیە کە ئەسەرێکی تایە علەمێکی سوورە و ئەسەرێکی زەردی تایە. ئەی چاینا چاینا کۆمەڵێک ئەسێرەی تایە لەگەڵ داسێک و ئەی کۆریای باکوور. کۆریای سپی و سوور و سپی سوور و شینە. ئەویان تۆزە لە یابانە چیا؟ ڕەش سوور بزەبێت بەس پاش و پێشکرا. پاش و پێشکەوتووە. باشە بزانین ئەی کۆماری چین و ڤێتنام وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ. هاتینەوە لای ئێوە بزانین چ کاتەگۆریەک هەڵ ئەبژێرن. ئەدەبیات. ئەدەبیات. ئەی و بی هەیە ئەی. جەلادەدینی ڕۆمی ناسراو بە مەولانا لە چ سەردەمێکدا ژیاوە؟ ئەی سەدەی هەژدەیەمی زاینی، بی سەدەی هەڤدەیەمی زاینی، سی سەدەی دوازدەیەمی زاینی، دی سەدەی سێزدەیەمی زاینی. سی چرکەتانەیە؟ مەولانا. دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ. وەڵام سی دوازدەیەمی زاین. سەدەی دوازدەیەمی زاینی. جەلادەدینی ڕۆمی دەناسن مەولانا؟ بەڵێ. بەرهەمەکانمان خوێندوتەوە. خوێندوتانە؟ خەڵکی دەربارەی ژیانی فارس بوو. دەڵە فارس. خەڵکی شۆ؟ پارس لا ئێران. ئێران. باشە بۆچی سەدەی دوازدەمیتان هەڵبژارد؟ ساڵەکانی ئەم محەممەد بۆ محەممەد دەڵێت تۆ وەڵام بەرەوە ئەو وڵێت تۆ وەڵام بەرەوە. لە نێوان بی و سی گومانمان هەبوو. بی و سی هەفتەیەمی زاینی دوازدەمی زاینی فەرقەکەی نێوانیان زۆر زۆرە. بەڵام بەڕای من کۆنتر بوو هەژدەم و حەڤدەم نەبووە. باشە سی سەدەی دوازدەمی زاینی بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو نەتانتوانێ ئەم دەخاڵە بەدەست بێنن. وەڵامی ڕاست سێزدەهەمی زاینی. دەچینەوە لای زانکۆی گەشەپێدانی مرۆیی لەو کاتەگۆریانەی کە ماون مێژوو هونەر ئەدەبیات کامیان هەڵەبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. تەنها بی ماوە کەواتە بی.
نووسری بەناوبانگ دانتێ کە لە ساڵی 1265 لەدایک بووە خەڵکی کام وڵاتە؟ ئەی ئەڵمانیا، بی چین، سی ئەمریکا، دی ئیتالیا. سی چرکەتانەیە. دە چرکەتان ماوە. وەڵامی کۆتاییمان ئەی ئەڵمانیا. ئەی ئەڵمانیا. دانتێ ئەناسن کتێبەکانیتان خوێنەوەتەوە؟ نەخێر بەڵامی تە بە حکمی ناوەکەی بێر ئەڵمانیا. بەناوبانگترین نووسینی کۆمێدیای ئیلاهی خەڵکی ئەڵمانیا بەڕایەوە؟ ئەم زانیاڵی خەڵکی ئەڵمانیا ڕاست. بەڵێ باشە بۆ ئەمریکی نەبێ یاخۆت ئەمریکی ئەمریکی ئیتالیا و ئەڵمانیا بەس ئەمە ئیتاڵیا ماڵ 1265 ئەمریکا هەبوو. ئەو کاتە کریستۆفەر هەر بە دوایە کریستۆفەر هەر بە ئەو کاتە بە دوایە گەڕا. باشە بزانین ئەی ئەڵمانیا وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ؟ بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە ئەو دەقاڵەتان بەدەست نهێنا. وەڵامی ڕاست ئیتالیا و لە شاری فلۆرانس لەدایک بووە. دەچینەوە لای زانکۆی کوردستان هەولێر. تەنها مێژوو هونەر ماوە ئێوە هونەر هەڵەبژێرن؟ ئەی و بی هەیە لە هونەر؟ ئەی بە ئێوە گرتوتانە. کێ خەڵاتی ئۆسکاری باشترین ئەکتەری ژنی لە ساڵی 2017 بەدەست هێنا؟ ئەی ئێما واتسن، بی ساندرا بولۆک، سی ئێمی ئادەمز، دی ئێما ستۆن. سی چرکەتانەیە. ئێما ستۆن جیهانە پرد سۆرەکە ئێما ستۆنیە. دە چرکەتان ماوە. دی ئێما ستۆن. دی ئێما ستۆن. لەگەڵ فیلمما چۆنن؟ هاوڕێ تۆ لەوە چه زۆر سی فیلم بکەی؟ ئەمێن بەس فیلمی هندی ها؟ کوردێکی ئەی ڕابەر تۆ وڵای سیر دەکەم. سیر دەکەی؟ بەڵێ باشە لە 2017 ئەوە زۆر دەمێک نییە 2 ساڵەوە پێشە باشترین ئەکتەری ژن ئێوە پێتان وایە ئێما ستۆنە؟ وا بزانین. باشە مادەم وا ئەزانن با بزانین ئێما ستۆن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە. دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی گەشەپێدانی مرۆیی مێژوو هونەر کامیان؟ مێژوو. ئەی و بی هەیە؟ با ئەیبێت. با ئەیبێ بۆ نا. ناوی کۆنی شاری قودس لە سەردەمی کەنعانیەکان چی بوو؟ ئەی یەبوس، بی ئۆرشەلیم، سی ئیلیا، دی یەسرب. سی چرکەتانەیە؟
وەڵامی کۆتایی ئەی یەبووس ئەی یەبووس ئەی من زۆر دڵنیا بوو هێشتا سی چرگەکەت دەستی بێگر و وەڵامەندایە خوێندومەتەوە ئەم بەیانی خوێندمەوە ئەی یەثریب کوێیە یەثریب مدینە مەدینە باڵێ ئەی ئۆرشەلیم هۆشەلی مەر ئۆرشەلیم کوێیە میسر قودس نییە ناوی کۆنی میسرا پێم وابێ نانە میسر نییە هۆشەلی ناوی کۆنی میسر ئۆکەی ئیلیا ڕۆمانی بوو نامبینیوە نەمبیستۆ ئیلیاتان نەبیستۆ بەس یەبووسە 100%. باشە بزانین یەبووس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی کوردستان هەولێر 50/60 دوو کەتەگۆری ماوە دوو پرسیار ماوە کامی هەڵەبژێرن هونەر تەنها بی ماوە کەواتە بی کەی یەکەم ئاهەنگی دابەشکردنی خەڵاتی ئۆسکار ئەنجام درا ئەی 1929 بی 1923 سی 1925 دی 1930 سی چرکردان ماوە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام ئەی 1929 بۆچی 29تان هەڵبژارد وڵی معلوماتمان نەبوو ئەی باشە بۆ 23تان هەڵبژارد لە مێژووی هەڵاتین بەسەوە مێژە دەرت ویستام بچنە هونەر باسی مێژوو نەکاگەچی باسی مێژووی کرد بەختیاڕوانەوە بەختیاوەرتان نەبووە باشە کێ ناڵێ لەوانەیە یاوەروێ بۆنا لەوانێ هاوڕێ دڵی چەند خۆشە گەشببینە گەشببین ئەو گەشببینیە زۆر میمە ئێستا زانکۆی گەشە بێدانی مرۆیش ئەوان تۆزێ دڵیان خۆش بووانە نییە تۆزێ گەشببین بوون خاڵەکانیان چۆ سەرێ باشە بزانین ئەی 1929 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کوردستان هەولێر بەخت لەم پرسیارە یاوەرتان بوو دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکان 70 خاڵ. زانکۆی گەشەبێدانی مرۆیی کۆتا دەخاڵ لەم بڕگەیە ئەویش لە مێژووە هەیە مێژوو بی بزانین ئەو دەخاڵە بەدەستێنن ناوی کۆنی شاری کەرکووک چییە؟ ئەی نەینەوە بی زامووە سی ئارابخا دی ئەکپاتان سی چرکەتانەیە زوو وەڵامێکم بنێ سی ئارابخا سی ئارابخا محەممەد بۆچی ئارابخاتان هەڵبژارد نینەوە ئەو مووسڵە نینەوە مووسڵە بەڵێ زامووە زامۆش کەرکووک نییە شوێنێکی ترە بەس تاکیدی نازانم کوێ ئەکبەروبەری سلێمانی و ئەو ناوچانە بەڵێ ئەکپاتان لەوە دڵنیانی بەس ئەوەی خوێندومەتەوە لەسەری ئارابخا بە قوربان لەسەر وەزنێ ئەکپاتان
باشە پاکستان ئاربخان جاوە کە پیاوە بڵێ کەرکک چەند خۆشە ناوێکی چەند خۆش کەرکک ئەو شارە بڵێ خۆشەی خۆمان ئارابخان باشە بزانین ئارابخان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی گەشە بێدانی مرۆیی ئارابخا وەڵامی ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 60 خاڵ. بەڕێزان خۆشەویستان ئەم بەرگەیە کۆتایی هات لە نێوان زانکۆی گەشەپێدانی مرۆیی زانکۆی کوردستان هەولێر. خاڵەکان لە یەک نزیکن. زانکۆی گەشەپێدانی مرۆیی 60 خاڵ. زانکۆی کوردستان هەولێر 70 خاڵ. نێوانتان زۆر نییە و بەرگەیش ترماوە بەرگەی ڕوبەڕوونەوەی تاکەسی. خۆتان ئامادەکەن بۆ ئەو بەرگەیە. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێوەش لەگەڵمانە بمێننەوە پاشکەمیشکە دێنەوە لاکە. بۆ بژاردننی کەتەگۆری تەندروستیەکە زانیاری زیاترم هەبوو وەک لە کەتەگۆریەکانی تر بۆیە کەتەگۆری تەندروستیم هەبژارد. گومانم هەبوو لە بینی دوودانەیە بەڵام بە پێی و زانیاریانی کە خۆم ئەمزانی ئەو وەڵامە ڕاستی کاڵم بژارد دڵنیاتر بووم لێ. بریکاریەک پرسیار بوو ئێمە زۆر لە بەرەوەی یەکەم پرسیار بوو لە ینی تقریبان پرسیارەکە وەکو لۆژیک وا بوو زۆر بەپە لە وەڵاممانەوە دوای ئەوەی کە کاتەکەمان چاوە بوو اینجا بۆمان دەرکە وەڵامە ڕاستەکەمان چیە و کاتیشمان بۆ نەما بوو کە بیگۆڕین. ئێمە پرسیار ژمارەکەمان یعنیوانی کە ڕەبتی بە بیرکاریەوەنەوە هەیە دامان نابوو کە خاڵی تەواوی تیا بەدەست بێنی بەڵامیتر بەهۆی ئەوەی کە زۆر ینی قەلەقی ڕوویە لە ئەنجامی پرسیارەکەیە ئەوە بۆ هۆی کە نەیزین ینی وەڵامەکە بە غەڵەتی بینەوەژینا ئێمە هەموو حلکردن شتەکانمان ڕاست دەرچوو لای خۆمان بەڵام بە غەڵەتی جوابان نایە. خۆی من زانیاریم لەسەر زیاتر لەسەر بیرکاری و لۆژیک و مەسە لە زانستەکان بوو چونکە خۆمان بەشەکەمان زانستیە بەڵام شتی مێژووی و جوگرافی و شتیشمان خوێندبووە ئەم بەیانیش لە کتێبێکە بەرچاوم کەوت ئیترکە هەڵبژێرە یەکسەر دڵنیا بوو و نەشتم هەر یەکسەر زوو پێم وتم یا بووسە و 100% دڵنیا. هەڵبژاردننی کەتەگۆری جوگرافیا ئەو شتێکی خۆنەویست بوو هەر خۆمان هەڵمان بژارد بەڵام بۆ وەڵامەکەی لە قۆناغەکانی خوێنە پێما بێ ئەو زانیاریە هەیە کە لە پێشترا کەرکک بە ئارابخان ناسراوە منیش ئەوە لە مێشک ماما بووتەوە توانیم ئەو وەڵامی پێینکەم. کاکباوانمان لەگەڵا بوو لە کۆمپیوتەر شارەزا بووی ترێمەش هەڵمان بژارد نەمانزانی پرسیارەکەت دەربارەی مێژووی کەسایەتیە دەربارەی ئەوش کە دوای ئەوانە کەوتین بە شێوەیەکی گشتی پرسیارەکانمان ئەبینی کە ئەمانزانی کە ئەو قورسە نییە کە لێ بترسین. پرسیاری تەندروستیەکەمان بێ12 بوو هەمومان بێکەوە ئانی هەڵمان بژار کەتەگۆریەکە بەڵام چا ڕادەیەک من و کاک محەممەد لە وەڵامی بی و دیە مابووینەوانەیە کە ئایا کامیانە لە کۆتای وەڵامە ڕاستەکەمان هەڵبژارد. دوو ئاڵای هێنا بووە ئاڵای چین و ئاڵای ڤێتنام لە بابەتی جوگرافیاکە بوو پێما بێ ئیتر هەر کە ئاڵاگەم بینی یەکسەر پێشەوەی بچێ بۆ هەڵبژاردنەکان زانیم چین و ڤێتنام. لە نێوان خۆماندا ڕێککەوت بووین لە چ کەتەگۆریەک باشین لەو بوارانەی بۆ نمونە هەر کەسە لە دوو بوار لە دوو کەتەگۆریدا باش بووە دیاریمان دەکرد و بە پێ ڕزبندەکان داهاتینە خوارەوە. زۆری دەمان لە تیمەکە دەمانزانی کە یاریگای ئەیسی میلان ناوی سانسیرۆیە یاریگایەکی بەناوبانگە بۆی قەراری کۆتایی هەر تیمەکە بەکە ئەوە بوو بە زۆری نەدەنگماندا کە سانسیرۆەوە. لە بەشی تەکنۆلۆژی ئەو پرسیارێکە بۆمان هاتەوە زۆر لێی تاکید نەبووین هێنامانەوە بۆ دوو ئۆپشن و لە ئاخیری هەڵەمان کرد هۆکارەکەشی ئەوە بوو کە ڕاهێنانمان زۆر لەسەر نەکرد بوو بەشی تەکنۆلۆژیە بەڵام وتمان با یەکەم زار بە لە کۆلیکەینەوە یەکەمەکەی
بۆەوەی لە ئاخیرەکەی تووشی نەبینەوە؟ یەکێک لە وەڵامەکانی تریش دەربارەی کوێری ئەوە بۆ ڤیتامین ئەی دەبێتە هۆی نایت بلایننس کە شەوکوێری پێدەگوترێت بە کوردی. منیش کە کوێری لە شەوکوێری زۆر نزیک بوو ئەوە دیارە ئەگەر بە بڕێکی کەم ئەو ڤیتامینەت کەم بێ دەبێتەوەی شەوکوێری، بەڵام ئەگەر زیاد لە حەد ئەم ڤیتامینەت کەم بوو ئەوە دەبێتە هۆی کوێری یەکجاری. بەڕاستی یارێکەمان لەسەر وەرەقەکە بە خۆمان هەلمان کردو هەمومان ڕێککەوتین لەسەر ئانسەرێک یانە سەڵامێک ئانسەرەکەمامە چێک بوو ئەو ئانسەرە مابژار کە 90 بوو ژمارە 90 لە یەکێک لە ئارتیکڵەکان خوێن بوومەوە کە لە کاتی ڕسەرچکردندا بوو خوێن بوومەوە لەسەر بیبەر و پێکاتەکانی و چی ئەو هەستی سوتانەوە دەبەخشت بە بیبەر. خۆشببختانە هەر کە وەڵامەکانم بینی وەڵامی بی کاسپیسن غەریب نەبوو لەلام، بۆیە پاش مشاڕەکردن لەگەڵ هاوڕیانم من زانیاریم لەوە زیاتر بوو و ئەو وەڵام هەڵبژارد. خۆشببختانە ڕاست بوو. ئەوەی ڕاستی بێ لە ئەدەبیات زانیاریمان زۆر نەبوو. مەولانە ناوێکی بەناوبانگە هەمووشمان جێمان لێ بوو، بەس بەڕاستی زانیاریمان لەسەوە نەبوو کەنجێ ژیا بوو مەولانە. بە ئاخیرەکەی لەسەر سەدەی 12 ڕێککەوتین ئێوی شەڵە دەرچوو خۆی سەدەی 13. بەڕێزان و خۆشەویستان دووبارە سڵاو و گەڕاینەوەلاتان و کۆتا قۆناغ ڕووبەڕووبوونەوەی تاکەسی. پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی گەشەپێدانی مرۆیی 60 خاڵ. زانکۆی کوردستان هەولێر 70 خاڵ. لە هەر زانکۆیە و قوتابیەک یەتە لای من 5 پرسیار بۆ هەم دوو قوتابی ئەبێ هەر پرسیارەی 5 خاڵی لەسەر. هەردوولاتان ئامادەن؟ باشە. لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی باوان بەخێر بی. زانکۆی کوردستان هەولێر محەممەد. هەردوولاتان بەخێر بێ. 5 پرسیار بۆ ئێوە هەیە، هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. پرسیارەکە لێگەڕێن تا تاو یەکەم هەمووی خوێنمەوە. گەر پرسیارەکەم تاو نەکردبێت و تان دەستان نابێ بە بۆتۆن پرسیارەکە تاو ناکەم ئەبێ وەڵام بیتەوە. ئەگەر وەڵامەکە هەڵە بوو ئەوە دەچێتە لای بەرامبەر و پرسیارەکەی بۆ خوێنمەوە و وەڵامەداتەوە. ئەگەر ڕاست بوو 5 خاڵ بەدەستێنێ. هەردوولاتان ئامادەن؟ باش. پرسیارەکە دەڵێت ناوی بەربڵاوی ڕووەکی ئاراک چییە؟ ناوی بەربڵاوی ڕووەکی ئاراک. زانکۆی کوردستان هەولێر. سنەوبەر. سنەوبەر. هەڵێ زانکۆی گەشەپێدانی مرۆیی. گژوگیا؟ نازم نەمبیستەوە ئاراک. کاتمە شتێکە خەڵک زۆر بەکارێنێ بۆ دانپاکردنەوە. سیواک. نەتانزانی بەداخەوە 5 خاڵەتان نەتوانی بەدەست بێنن. پرسیاری دووەم. پرسیارەکە دەڵێت یەکەم گیانلەبەر کە چووە بۆ شایی ئاسمان چ گیانلەبەرێک بوو؟ زانکۆی گەشەپێدانی مرۆیی. مەیمون. مەیمون. بەڵێ. سەگ. محەممەد. سەگ. زۆر ڕاستە. لە ساڵی 1957 ڕووسیەکان سەگێکیان ناردە بۆ شایی ئاسمان. سەگەش ناوی لایکا بوو. 3 پرسیار بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێ سەدا چەندی خوێن لە پلازما پێک هاتووە؟ زانکۆی کوردستان هەولێر. 55 لە سەدا.
زۆر ڕاستە محەممەد توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت. کۆتا پرسیار بۆ ئێوە نە پێش کۆتا پرسیاری پێش کۆتا پرسیارەکە دەڵێ 1 ئینچ چەند سانتیمەترە؟ زانکۆی کوردستان هەولێر 2.3 سانتیمتر 2.3 هەڵەیە 1.5 سانتیمتر 1.5 بەڵێ هەڵەیە کەستانت نازانی وەڵامە ڕاستەکە 2.54 سانتیمتر. کۆتا پرسیارەکە دەڵێت ناوی ئەو کەناڵەی کە زەریای ئارام و زەریای ئەتلانتیک بە یەکەوە دەگەێنێت چییە؟ زانکۆی گەشە پێدانی مرۆیی نۆکەندی سوێس نۆکەندی سوێس وەڵا کەناڵی سوێس کەناڵی سوێس. هەڵەیە محەممەد تۆزانی ناوی کەناڵەکە چییە؟ زانیاری نییە زانیاری نییە محەممەد. وەڵامە ڕاستەکە کەناڵی پەنەما. زۆر زۆر سپاسی واکەین نەتوان شوێنەکانی خۆتان. دوو بەشداربووی تر لە زانکۆی گەشە بێدانی مرۆیی ڤانیا. ڤانیاخان بەخێربەی لە زانکۆی کوردستان هەولێر هاوڕێ. هاوڕێ و ڤانیا هەروتان بەخێر بێن. بە هەمان شێوە 5 پرسیاریش بۆ ئێوە هەیە. 5 پرسیاری نازدار هۆڵبان خاڵ بەدەست بێنم. پرسیاری یەکەم ڕەقترین بەردی کریستاڵ لە سروشتا چییە؟ زانکۆی گەشە بێدانی مرۆیی ئەڵماس. زۆر ڕاستە ڤانیا 5 خاڵە بەدەستهێنا بۆ زانکۆکەت. دووەم پرسیار ئەو ئامێرەی کە خێرایی با دەپێوێت چی پێدەگوترێت؟ چی؟ بایرۆمیتر. هەڵێ هاوڕێت و دەزانی؟ زانیاری نییە. ئەنیمۆمێتر. پرسیارێکی تر بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت بڕبڕەی پشتی مرۆڤ لە چەند ئێسک پێک هاتووە؟ زانکۆی کوردستان هەولێر 33. زۆر ڕاستە. تۆ وایە پێشوێت تۆ وەڵامەکەت خێراتریایەوە بەڵام پێشەوە بۆ تۆنەکە اینجا وەڵامەکە. یارمەتی ویشتدا خۆ دەزانی؟ نەدەزانی؟ ئاخە گوناح نییە و 5 دەرەجەیە؟ زوو وەڵامەدایەوە. تۆ قاعیدەکە ئەزانی ڕوڵ ئەزانی ئەبێ بۆ تۆ ناگرین جا وەڵام بەس ئەو زانی و ئەخ 5 خاڵە بەداخەوە چوو بۆ هاوڕێ. ئۆکەی پرسیارێکی تر یەکەم جار بۆ تۆن بیرتان نەچێت. پرسیارەکە دەڵێ چ گیان لەبەرێک بە سیمبولی ئاشتی دادەنرێت لە هونەردا؟ زانکۆی کوردستان هەولێر کۆتر. زۆر ڕاستە. کۆتا پرسیار گەورەترین وڵاتی ئیسلامی لە ڕووی دانیشتوانەوە چ وڵاتێکە؟ زانکۆی گەشە بێدانی مرۆیی سعودیە. ئاو ڕێزانی؟ ئێران. عەربی دانیشتوانەوە کوێ؟ عەربی چی؟ ئیسلامی؟ ئیسلامی ئیسلامی لە ڕووی دانیشتوانەوە بێ پرسیارەکە جوان تێبگەن. وەڵامە ڕاستەکە ئەندونیسیا. زۆر سوپاس هێر دوولاتانەکەین نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی گەشە بێدانی مرۆیی محەممەد
لە زانکۆی کوردستان هەولێر محەممەد. محەممەد و محەممەد هەروتان بەخێر بێن. شامێسە سرم لێ تێکشوە. سەیری ئاوێ ناکەن وەکوێک. باشە بە هەمان شێوە 5 پرسیاریش بۆ ئێوە هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە بۆ تۆن یەکەم جار ئینجا وەڵام یارمەتی بەرامبەرەکەت مەیە وریابن. پرسیارەکە دەڵێ پلەی گەرمی ئاسایی جەستەی مرۆڤ چەندە؟ زانکۆی گەشەبێدانی مرۆیی 37 پلە. زۆر ڕاستە 5 خاڵت بەدەستێنا محەممەد بۆ زانکۆکەت. دووەم پرسیار پرسیارەکە دەڵێ 1 ملیار چەند سفری هەیە؟ زانکۆی گەشەبێدانی مرۆیی نۆ. زۆر ڕاستە 5 خاڵی تر. پرسیارێکی تر پرسیارەکە دەڵێ سەرۆکی ئەمریکا لە چ شوێنێک نیشتەجێ دەبێت؟ زانکۆی کوردستان هەولێر واشنگتن دیسی واشنگتن دیسی وایت هاوس کۆشکی سپی کۆشکی سپی. سێ وەڵام ڕاستە هەموو وەڵامەکان ڕاست. پرسیارێکی تر 5 خاڵی تر پرسیارەکە دەڵێت میوزیکژەنی بەناوبانگ مۆزارت خەڵکی کام وڵات بوو؟ گەشەبێدانی مرۆیی ئیتالیا. محەممەد تۆ دەزانی؟ ئەڵمانیا. ئەم دی و دیوتان گرت ئۆستریا یا خۆ نەمسا. کۆتا پرسیار بۆ ئێوە کام کیشوەر لە زۆرترین وڵات پێک هاتووە؟ زانکۆ گەشەبێدانی مرۆیی ئەوروپا. هەڵەیە محەممەد ئەفریقیا. زۆر ڕاستە زۆر سپاسی ئێوەشەکەم ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی گەشەبێدانی مرۆیی ئەیمەن. کاکە ئەیمەن بەخێربێی. لە زانکۆی کوردستان هەولێر ڕابەت. هەردوو لاتان بەخێر بێن. بە هەمان شێوە 5 پرسیار ئەمە کۆتا 5 پرسیارە. دەستان ئامادەکەن لەسەر بۆتۆنەکان وە پرسیاری یەکەم دەڵێت 6 پاڵوو لە چەند لێوار پێک هاتووە؟ لێوار 12 ئەیمەن ئەڵێ 12. زۆر ڕاستە. پرسیارێکی تر پرسیارەکە دەڵێ بەریتانیا لە چەند بەش پێک دێت؟ زانکۆی کوردستان هەولێر سێ. هەڵەیە ئەیمەن 2. هەڵەیە وەڵامە ڕاستەکە 4. باشە پرسیارێکی تر دوگمەی AC لەسەر ئامێری ژمێرەر حاسیبە بۆچی بەکاردێت؟ بۆ پێکردن. چی ڕابەر؟ بۆ پێکردن. بۆ پێکردن؟ ئەیمەن بۆ سڕینەوە بۆ تاڕیفی ڕیموڤکردن ینی ڕفرێشکردنەوەی ڕفرێشکردن سڕینەوە. پرسیارێکی تر واتای وشەی ڕایسیزم چییە؟ زانکۆی گەشە کوردستان هەولێر یعنی لە بینی بەشە مەسەلا ڕەش و سپی هەیە ناوی وشەکە ماناکەی ڕایسیزم ڕەگەز پەرستی. ڕاستە ڕەگەز پەرستی یاخود نەژاد پەرستی. بە دوایە گەڕایت ڕەگەز ئەخی لۆمات. باشە کۆتا پرسیار کۆتا 5 خاڵ. نینۆک لە چ مادەیەک پێک دێت؟
کوردستان هەولێر نینۆک لە ئایرۆن ئایرۆن ئەسپیتۆن چی؟ ئەسپیتۆن 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 وەڵامە ڕاستەکە کیراتین زۆر سپاسی ئەوەشەکەی دەتوان بچنەوە جێگەی خۆتان بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە ئەم قۆناغەش کۆتایی هاو ئەم پێشبڕکێی نێوان هەردوو زانکۆی گەشەپێدانی مرۆیی و زانکۆی کوردستان هەولێر زانکۆی گەشەپێدانی مرۆیی خاوەنی 85 خاڵن و زانکۆی کوردستان هەولێر خاوەنی 105 خاڵن کوردستان هەولێر زانکۆی کوردستان هەولێر دەچێتە قۆناغی داهاتوو بەداخەوە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەجێمان دێڵێ هیوادارین ساڵی داهاتوو بێنەوە دیسان پێشبڕکێ بکەن هیوایی سەرکەوتن بۆ ئێوە خوازم لە خوێندنەکەتانە و لەش ساغ و تەندروست بن بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر زۆر سوپاسی ئێوەشەکەین کە لەگەڵمانە بوون تا بەرنامەیشتر بەخواتان ئەسپێرم هەر شاد.